الخلق بعلمه كالشيخ طحاوي فرمي خواه متعال كخالق جل وعلا وعبدك يعني ومخلوقاتي خوي خلق بعلمه أو ما انشرك إلا خزمتانا يستدين سرباسي ويكد فرمي أقدار وآجال الخلائق كاتي خوي متعال مخلوقات خلق ذكات أندازة جيري بدانا آجال الخلائق آجال طبعا جمعي أجلة اشتيكك بوي دياري كراوي كي كوتايده كي نامينه مقدرة وأسبابها مختلفة همو مخلوقات إخوة تقديري بودان راوة كاتي أجلي بودان راوة والله السبب كان جوازا هل الدنيا خلقان من دمري همي بأجلي خويتي والله السبب كان جوازا أو دمري أو دسوتي أو دخنكي أو حادثة أو سيارة أو دبابية أو تفنقة أو نخوشي هذه شيء مختلف والشيخ طحاوي خوي رازي فرمي وقدر لهم أقدارا خوي تعالى اندازة جيريكي بو دانيا بو مخلوقاتي يعني قدر للخلق أقدارا وذلك لقول الله تعالى حمو مخلوقاتي خوي تعالى اندازة جيري بو داناوا أو نية إنسان لدنيا دشتي خلق كان أزاني خوي علمي بيشي خلق بوني نية بس نا خوا عليم لبيش هو خلق شيء كان إن كل شيء خلقناه بقدر خوي تعالى جل وعلا عليكم السلام دفرمي إما همشتيك خلق ما انكردو اندازيش ما مداناوا وخلق كل شيء فقدره تقديرا چندين آية خوي متعال جل وعلا باسي أو دفرمي كوا إما اندازجيري كاتي خلق ما كردوه كوتايكيش من بو ديالي كردوه أو جاء خوي متعال كاتي السورة على فرمي سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى يا غمري خو عليه الصلاة والسلام هل كاتي أم سورة بيقوم داي فرمي سبحان ربك الأعلى شنك خوي تعالى فرمي سبح باسم ربك الأعلى لسورة الصفا هي معنا يسبحوا ولا جاكيتر هي معنا كتسبيحات هات يعني خوي خود بك باكو منزه راجرا أو زي ما دلين سبحان ربك الأعلى بيغمري خوا صلى الله عليه وسلم لفرموديك الصحيحة كإمام مسلم روايتي ذكا حديثك عبد الله كوري عمرو قال أخوي باويك رازية جرته فرمي الرسول فرمي عليه الصلاة والسلام قدر الله مقادير الخلق قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة خوي متعال جل وعلا تقديري همو مخلوق كان دانا بردوي أرزو آسمان درست كابتشانيه ب50,000 سنة 50,000 سال بيش ويك خوا أرزو آسمان درست اللي إنسان لقدره جرواه فهمي باشناك أجر خوي متعال بلوا مخلوقاتي خلق أزاني مخلوقاتي مصيري چی دەکات چی ناکە کەی چەندێک دەژێ کەی دەمرێ بلەوە خەڵقی کە ئەمەیە کە ئەڵێن کە خوای متعال صفاتی ئەزەلیە عەلیمە ئەگەر زەمانێک بێ خوا علمی بەمە نەبێ ئەو کاتە صفاتەکەی ئەزەلی نییە وەکو معتەزیلە و جەهمیەکانی پێدێت جا بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلاتو وەسەلام وەکانە عەرشوه عەلە الماء ئەلێرە کە دەفەرمێت دەزانین کەوا رب العالمين جل وعلا تقديري اندازجيري بو همو مخلوقات كاني داناوا ابي باور مان بو بي او اندازجيري وتقديري دانراوا كشتي بيدا وتري قدر باور بون بقدريش ركن كل اركان كان ايمان معلوم بالرستانو حديثك جبريل كهات خدمه پیغمبر خو عليه الصلاه والسلام ركن دوي جوان ما بودا كباور مان بقدرها به قدرك شربيا خير جبه أو بوي كباسي قدري شا هم قسمان ديتا بيشو هم تفاصيل ترمان هي چونك لجيكي ترى باسي قدري هم تدايا كاتي مؤلف يعني مصنف طبعا معلومة رأسانا دانر مؤلفة كتاب مؤلفة مصنفة مصنفة باسم فاعلة باسم مفعولة جاء دانر مؤلف كاتي ري وقدر لهم أقدارا يعني أنه جعل للمخلوقات أقدارا حمو مخلوقاتك نقبلين إنسان
هەموو دروستکراوەکانی خوای تەعالی ئەندازەگیری بۆ دانراوە. ما هي عليه بلا ترتيب سابق بلا تقدير سابق وهذا يشمل أشياء. ئەگەر لەوەی کەوا بە چای خۆمان نەیبینین ئەڵین باوەڕمان بە قەدەر هەیە و خوای متعال علم و زانستی هەیە و ئەندازەگیری بۆ دانێ بەلەوە خەڵقیشی بکە. ئەمە چەند خاڵێک لە خۆی دەگرێت. یەک تقدير ما به تمام خلقهم. منداڵێک لە دایک دەبێت لەناو سکی دایکە ئاڵێن نوقسانە. ئەم ئەندازەگیریە چەندێ لە سک دایکە دەمێنێ نامێنێ دوانە یاسیانە یەکە یا پێنجە دوانەکە ها بەیەکە یا لێجیان هەرکی کوڕە یایکی کچە یەکیان کوڕە یەکیان کچە یان خونفایە معلوم بەڕێستانە خونفایانێکی نیارەمۆک ئەمانە هەر هەمووی چەندێ لە سک دایکە چەندێ تێدە دنیاوە لە دنیا چەندێ دەژێت ئەمانە هەمووی بۆ کوێ دەگەڕێتەوە برا شرینەکان بۆ دەگەڕێتەوە کە خوای متعال جل وعلا باوەڕمان بێ کە خوای تەعالا تقديري تمام خلقي أو مخلوقيشي داناوە چەندێک دەژێت لەو جێگا چەندێ ناژێ خۆراکی ڕزقی هەتا ئاخرەکەی هەتا دەگاتە ئەو وەختەی کەوا حتا باسی جەنین کە منداڵی سکی دایک ئافرەتمان نییە شەشمان لە سکێتی هەیە زیاتر دەڕوا نۆ هەتاکو کوێمان هەیە ئەڵێن 2 ساڵ قەولێکیش لەسەر 4 ساڵ هەیە کە ئەڵێن شافعی خوای دەڕازی خۆی ئەوەندە لە دایک لە سک دایکە بۆ جە لە دایک جا بۆیە مامۆستا شرینەکان بۆیە تەفسیل لە مەراحلەکانە گشتی ئینسانە بێ ئاگای لێ بێ کە باوەڕمان بە قەدەر هەیە الله يعلم ما تحمل كل أنثى وما تغيض الأرحام وما تزداد على إرادة دەکەوێت خوای تەعالی جل وعلا دەزانێ لە هەموو مەخلوقاتەکانی مینەکان چیان هەڵگردووە لە ڕەحمیانە لەوانەیە قسەیە بێتە پێشەوە بڵێ مامۆستا وەنیە سۆنەریش دەزانێت کورە سۆنەر هەتاکو خەڵقی مناڵەکەنە بێت چی دەزانێت ئەو 50,000 بەلەوە خەڵقی کە خوا فەرمێت چییە هەر مسلمان نابێ ئەم نمونەیە بێنێتەوە ئەم تەشبیهە غەڵەتە بکە سۆنەر ئەتوانێ هەتا هەندێک شت ڕوونەدا لە سکی دایکا بتوانێت بیکەنە خەیر گومانمان نییە جا بۆیە خوای متعال جل وعلا والله يعلم ما تحمل كل أنثى نقل إنسان للجنة نقل الجنة لحيوانات لأجل لبالندكان أكشياء باشە مامۆستا بەڕێزەکان چەندێ لە سکیە کەمتر دەبێتەوە چەندێ لە سک دایکە زیاتر دەبێتەوە نوقسان دەبێت یا ساغ دەبێت وكل شيء عنده بمقدار هەر هەمووی ئەندازەگیری بۆ کراوە خاڵی یەکەمی باوەڕمان وابێ خاڵی دووهەم أن مقادير المخلوقات مقدرة في الصفات ئەو جا منداڵە سوورە دایک و باوکەیە سوورە منداڵێکی ڕەشی بووە هەیە خۆیان ئەسمەرن منداڵێ سووریان بووە صفات التي تكون عليها لسري دبت من داري وایە لە ماڵە زۆر ئەمینە هەیە زۆر ئارە هەیە باڵای بەرزە هەیە کورتە لێک دایک و باوکە هەیە زۆر زەعیفە هەرچیە خوا قەڵەو ناوێ هەر نانیشی لێ بڕۆ قەڵەو دەبێت حتا ئاخرەکەی ئەمە گشتی ئەندازەگیرێک لە پێش چاو خۆتدانە کە خوای متعال جل وعلا باسی دەفەرمێت تەفاسیلی تێدایە بێ ئەمن باوەڕمان وابێکەوە ڕۆحەکەی چەند دەمێنێت چەند دەڕوا چەندێ دێت چی نییە چی نییە حرەکاتی ئەم مناڵە لاوازە ئەم منداڵە کەم قسە دەکات ئەم مناڵە کەم دەبیسی ئەم مناڵە زۆر قسە دەکات حتا ئاخرەکەی دوورە بێرە ڕێبەرەستان ئاژەڵانیش سێهەمیان کە باوەڕمان وابێ تەقدیری خوای متعال لەسەر مکەلەفین ئەوانەی تەکلیفیان لەسرە لە مخلوقاتەکەی خوای تەعالی شەقا و سەعادە دوای تێنە سەر باسیەوەیکەوە لە تەقدیرە ئایا قەدەر گۆڕانکاری بەسەراتیان نایە شتمڕێکی باشە لە بینی زانایانە بەڵام ئیتیفاقن کەوا لە مەسەلەی مەوت ژیان مردن سەعادە و شەقاوە هیدایە و ضەلال گۆڕانکاری بەسەرە نایە ما باقەکان خلافی تیاکە گۆڕانکاری بەسەرەتی ئەوەی لە لەوح المەحفوظە لە تیان نایە ئەوەی لە دەستی مەلایکەکانە کیرام الکاتبین ئەوە گۆڕانکاری ئەڵێن بەسەراتی جا بۆیە لێرە باوەڕمان وابێ ئەمانە لە قەدەری خوا سابت بووە مامۆستا بەڕێزەکانی من کە سابت بوو لەو هەمووی کە باسمان کرد ئەبێ ئینسانی تر بزانێتەوە ڕەب العالەمین جل وعلا علم و زانستی بە عەبدەکانی و تەقدیرێکیشی بۆ داناوە چەند سێ مەسەلە باسەکەین لە مەوضوعە مەسەلەیەکەم قەدەر معنای چییە تهئیەة الشەیء لما يصلح له شتێکە ئامادەی بۆ دەکەیت ئەندازەگیری بۆ کراودانراوە بۆی کەوا بۆی دەگونجێ ئەمە لە لوغا
وقدر فيها أقواتها في 4 أيام سواء للسائلين. باسي همو مخلوقات و خواردن و ژیان و ڕزق و هەموو شتێک خوای تەعالا بە چەند ڕۆژ کە ئاسمان دروستەکانمە 4 ڕۆژ. ئەو وەڵامە بەسە بۆ پرسیارکەرەکان بڵێن بە چەند ڕۆژ بووی کە لەگەڵ 2 ڕۆژەکەی تراگەکاتە فی 6 ئەیام. ئەو جا دەڵێن یەکەمیان کە قەدەر لە لوغا معنای وایە کە شتێک بسڵحێ بۆەوەی کەوا بۆی داهانی، بەڵام لە شەرعا ئەوە لە لوغا وایە، لە شەرعا سر الله نهێنی خوایە الذي لم يطلع عليه أحد، هیچ کەسێ ناتوانێ بگات بە ئەو سڕێ و ئاگای لێبێ. لم يطلع عليه ملكا مقربا، نەک هەموو مەلەک مقرب 4 مەلەکمان نییە کە مقربە نزیکەکانن، ملك الموت إسرافيل ميكائيل وجبرائيل أمانج نايزانا. ولم يطلع عليه نبيا مرسلا، حس بيغمبر يكون يدراوي كيش ناتواني، بل هو سر الله عز وجل الذي لا يعلمه على وجه الكمال. يعني بلين بو فرمي وجه الكمال جاري ويا خوي متعال لاني هنا كان خوي غيبه كان ادب يكلا ندراوه كاني وكاتم معجزه بوي هیچ کەسێ غیب نازانێ. خوای تەعالا فەرمێ إلا من ارتضى من رسول، إلا مەگەر خۆی ڕازی بووێت ئەویش وەجهی کەمال نییە، نەک هەموو سڕێ نەک هەموو قەدەرێ، ئەوەی کە خوا دەیەوێ ئەیدا بە پێغەمبەری کە بە معجزەیە بووی هەواڵێک کە لەوە پێش دەدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەواڵی نەداوە چی ڕوو دەدا، نیشانەی قیامەتش نییە بە ئەمانە شتانە هێشتا دیارن و سڕی خوایشن. چێ پێیگەیان؟ أمرني ربي أخبرني ربي، بويا إلا أداة استثناء، إلا من ارتضى من رسوله. فعشان ما صبر سكان جالي روبا ما ندركت تعريفي قدر أوي كسر كخوي متعالى جل وعلا. أما المسألة كمسألة دوم قدر إنسان لا بيشا باسي قدرك بلي كود السبيكن كسر النهيني بو معناه منو تولي نازاني شتي نزاني نابق سيد سركن إلا أبي برون خزمتي النص كام نص القرآن بيروزا به يا لفرمودي پیغمبري خواب صلى الله عليه وسلم. عبد الله كريم مسعود جرته وفرمي قال رسول الله صلى الله عليه وسلم إذا ذكر القدر فأمسكوه، وإذا ذكرت النجوم فأمسكوه، وإذا ذكر أصحابي فأمسكوه. يعني هركاتي بستان باسي ياراني من كان آقاتنا أخوانا بيدنق بن نقبأ قسمك قال علم الدنيا هيج نلي قسيانا لا تسبوا أصحابي كاتت دەست بگرە بە دەمتەوە قسەی لەسەر مەکە کە نایزانی لە باسی ئەستێرەکانە و لە باسەکە باسی چییە؟ وإذا ذكر القدر فأمسكوا، ئەگەر علمت بوێ خوا فأمسكوا نییە قسە بکە، بەس زانستت نەبوو ئینسان نابێت لە شتێک قسە بکە علمی لێ نەبێ، بۆ ئەو کاتە هەڵە دەکات هەر شتێک پەنهان بێ غەیبێ لە مەسائیلی عەقیدە باوەڕە ئیلا پێویستمانە بەچی ئەوەی کە نەسێکمان بەدەستەوە ببێ. ئێمە حەدیثمانی پێشە مەرفوعە، هاي معناها شيء موقوفة. حديث عن ابن عباس رفعه إلى النبي عليه الصلاة والسلام. أما قال رفع نكا وحديث موقوفة لابن عباس قال سلسلة كي صحيح بصحيح دمينته بلا ما قال رفعي كرفع بلا هر حديث باسي غيب بي وقيامت بي نليتيش رفعي كردو هر بحديثي كي مرفوعنا إلى علوم الحديث أبوه شو كأصحاب النبي عليه الصلاة والسلام قد باس يشتي غيب يعني كد إلا لبي غمري قايم بيستوى عليه الصلاة والسلام بويا لرا حكما مرفوعة حكما لعلوم الحديث يكسر بما عند أما شيء مرفوعة بويا بيوس ما بالنص يك كواقص بخين لسر قدر القرآن بيروز يلا فرمودي في غمري خوا عليه الصلاة والسلام أبي قلابة خوالي رازي قلابة خوالي رازي كلا تابعين يجيك الرفيق ودوست ونزيك كان ابن عباس خوالي رازي فلما يا أيوب احفظ مني 3 أي أيوب أمس يشتى ورقر اليمون لبريك وببارزة لا تقاعد أهل الهواء هركس أهل هواء ونفس بيو لخوي وقصيش كان لما مسائل ديني شا لقال لي دامان شا باسي يسلل الزمانك توزي كالا بوتا لا يخمان مشتمر يزور وفلان كاس مبتدئ أو سلامي لك قصي لقلامك أما تشيا لو تشي لمسألة فقهية لمسألة دزنيج على قلتوا الركنة على مسألة تسبيح على مسألة سواك
ئەمە کەی ئەو متەدیعەتە کە سەلامی لێ نەکەی دوێ لەگەڵی دانەنووسی ئەوەی کەوتراوە دلیل وایەنە هێناوە پرسیاریان کردو لە پیاوەتیان و فڵان کەس سێ تەلاقی خواردووە کەوتووە و دیو نەکەوتی دلیل چی وتی قل هو الله ئەحد دەی قل هو الله ئەحد کەی باسی ئەوەتانێک کە تەلاقی وا پێچاکەیتەوە ئەو دلیلانەش هێنراوە ئەوە باسی ئەم مەسەلە عەقیدانەیە لە مەسائیلی عەقیدا کەوا مشتوم ڕبووە و لەگەڵیان لە ڕێگەی ئەهلی سونە و جەماعە لایانداوە پوتراوە فڵانە کەس لە فیرەقی ضالین لەگەڵیان دامنشن گویان لێ مەکردن بەڵام ئێستا لێرا هاتووە لە بڕۆ ناوی وەک ئەو نییە ڕەنگی وەک ئەو نییە بۆچوونی وەک ئەو نییە هەمان حکم دەدرێ بە سەریا کە غەڵەتە کە زۆریش غەڵەتە جا بۆیە مامۆستا خۆشەویستەکان فەرمێ لەگەڵ ئەهلی هەوا و ئەوەیشی قسە دەکات لە مەسائیلی عەقیدا بە هەوا نەفسی خۆی لەگەڵیان دامنشن ولا تسمع منهم گوێشیان لێ مەگرن ولا تفسر القرآن برأيك أي أيوب قەت بە ڕەئی خۆتان دەیان جار پرسیار لە برای بچووکتان کراوە لە تەفسیری قورئان وتمە نایزانم ئەبێستی قورئان بۆ قال رسول الله صلى الله عليه وسلم من فسر آية برأيه جارت لێرە و حەدیثم خوێندووەتەوە هەر کەسێ تەفسیری یەک ئاەتکە بە ڕەئی خۆی ئەخطأ وإن أصابه ئەگەر ڕاستی شوتو بێ هەر تاوانبار بوویتەوە هەڵەت کردە چونکە بووە کەلامی خوا نابێ ئینسان بە ڕەئی خۆی بێ نابێ ئەگەر علومی مناهج المفسرين تان خوند بێ دەزان کە نابێ لە بینی تەفسیرکردنە ئەبێ بە دوو بەشەوە تەفسیری ڕەئیمانەیە و بە مەئثوورمانەیە کە مەئثوورەکەمانی وەردەگیرێ جا معتەزیلەکان یەکێ لە کێشەی معتەزیلە چییە کەوات بە ڕەئی خۆی بە عەقڵی خۆی ئەیکا ئەوان عەقڵ لە پێشی نەسە نەقڵە لا ئێمەوان نییە باشە مامۆستا بەڕێزەکان بۆ یان پیاوە بەڕێزە ئەوەی فەرموو ئێمەش گوێی لێ دەگرین ئینشاءالله واش دەکەین جا ئەم پیاوە عەبدوڵای کوڕی زەیدی کوڕی عەمری جەرمی ڕەحمەتی خوای لەسەر بێ تابعی بوو پیاوێکی زۆر گەورە بوو پیاوێک بووەکەوە ئەهلی تەقوا و عیبادەت و قوڵاتیش بووە مەسئلەی سێم فەرق لە بینی باسی قەدەرە ئینسان بەدوایە بگەڕێ عیلم و زانست تێپەیا کات ئەمە شەرع داوای لێمان کردووە بەڵام خەوض نەهیمان لێ کراوە لەسەر خەوض بە معنە ئەوەی کە لە مەوزوعها قسە بکەیت و علمت لێ نەبێ ئەمە نەهیمان بۆ سەر هاتوو کاتێ سەیری باسی قەدەر بکەین فیرەقەکان تێنە بەرچاومان فرقەی یەکەم پێوترێ ئەلە قەدەریە لە فیرەقی ناو ئیسلامە قەدەریەکانتان نەبیستە با بۆچی ناو قەدەری چونکە نەفی قەدەرەکەن فرقەیەکمانەیە ناوی مجەسیمەیە ئەڵێن خوا دەستی وایە نەعوذ بالله تەجسیمی خواکەن جا لێرە یەکێ لەوانە قەدەرین لە موضوعە فیرەقەکانە دووەمیان جەبریەکانن سێمیان ئەهلی سونە و جەماعەیە ڕەحمەتی خوایان لەسەر بێت قەدەرەکانیش لە هەموو جیهەتێکە هەر ناوێ بێرە حەز ناکەم ناوەکان هینەکان خۆمان شتان بۆ بێرم لێرە هەر ناوێک بێنە دایمە سێ جۆرن هەر ناوێ بێرە هەیان تایە چییە غولات زۆر توندڕە و دەرچوونە متەوەسط شلگیر دائما لە هەر جیهەتێ دەستی بۆ بێم سێ جۆرە دەسەکەوێت لە ناو قەدێرەکانیشە منهم الغولات و هەندێکیان تەواو گومڕا بوون دەرچوون و منهم متەوەسط هیچیانە وەسەط بوون ئەوانش بۆچی پیانێژن قەدەری چونکە نەفی قەدەریانە کرد مامۆستا خۆشەویستەکان نەفی ئەوەیانە کرد کە قەدەر وجودی بوێ جۆری دووەمیش جەبریەکان بوو ئەیانوت ئین العەبدە مەجبوڕون هەرچی شتەیە تۆ مەجبوری لا بیکەی یعنی تۆ مەجبوری پیاوە بکوژی زینا بکەی دوو لە ڕێی بەڕێستان ئەرۆ خۆی ئەمە ڕێیانوا و ئەمانی کەوە لە هەمویان تونتر و سەختگیرتر بوون وەکو جەهمیەکان کێ ئەمڕۆ هەیە جەهمیەکانێژن ئینسان مجبەرە و متەوەسطیشیان هەیە کەوا ماتوریدیەکانە پێیان وایە کەوا ئینسان لە زاهیرە مختارە بەس لە باتینە مجبەرە شاعرێک دەڵێ ئەصل ضلال الخلق من كل فرقة هو الخوض في فعل الإله بعلة فإنهم لم يفهموا حكمة له فصاروا على نوع من الجاهلية ئینسان کاتێک ئەسڵی ئەوەی کە ئینسان گومڕا دەبێت چییە لە هەموو فرقەیەک و جەماعەتێکە ئەوەیەکەوە قسە و بڕیارەدە لەسەر فعلێک لە صفاتێک زانستی علمێکی خوایی بەبێەوەی کەوە شتێکی بەدەستەوە بێ بتوانێت قسەی تیا بکە لەم يفهموا فإنهم لم يفهموا حكمة له چونکە لە عیباداتی خوای متعال کە خۆمان دەیکەین هەندێک عیبادەتی حکمەتی زانین هەندێکی حکمەتی نازانین
لا أفعال هندك إيزان هندك نيزان جاء لعبادات الأصول أفرمي عبادات قياس ناكرة سري كام عبادة قياس ناكرة سري أو عبادتي كوا حكمتك نزاني بو نيجي مغرب 3 ركعات ونيجي بين 2 ركعات شيء تواني جودت بو مغرب 3 ركعات دوي دنگ برزكين وكان وأن الله سبحانه وتعالى قد علم ما كان وما يكون وعلم أحوال عباده وعلم أرزاقهم وآجالهم وأعمالهم وغير ذلك من شؤونهم لا يخفى عليه شيء من ذلك سبحانه وتعالى باور من وابي أخوي متعال جل وعلا لبيشوي خلقك هر علمي بو لدواي أوجك خلقك هر علمي هي هتاك وتعيد جل وعلا والرزق يا لحال يا لجيان يا لعمل يا لمردن يا أخوي علمي بهر همي هي هیچ تێکنیە لە خوا شاراوە بێ إن الله بكل شيء عليم لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما دووهەمیان چیە كتابته سبحانه وتعالى لكل ما قدر وقضاه باوەڕمەوە بێ هەمووی نووسراوە ئەم علم و زانستە نووسراوە باشە مامۆستا خۆشەویستەکان کەڵێن خوای تەعالی فەرمێ قد علمنا ما تنقص الأرض منه وعندنا كتاب حفيظ باشا حموي لكتابك خوي تعالى تومر كراو بارزغاري لكراو وكل شيء أحصيناه في إمام مبين أما أنا كزاني باور ما بلا قدرا أم علماء خوي متعالى قشتي باشا إميجين سيون خواردن بغير خوا جائزني وايوانية بس صفاتي جائزة يعني جائزة بصفات خواه تعالى يسبرن بعلميتي خواه جائزة بقدرتي خواه جائزة بمخلوقاتي خواه جائز نية بلام كيشاكي معتزلتي ميدان جاري كديك لقال أهل السنة والجماعة آية قرآن مخلوق يا مخلوق نية كردي مخلوق نابي سويني في بكرة كردي مخلوق يعني زمنك هو عدم بوا نبوا أي باشا كلامي خواه صفتي خواه زمنك بوا النبي نقص يا نقص نية نقصة أو كانت صفات كمال نية جاء كلام خوي متعال كتومار كراوة للوحة المحفوظة أزلية كأزلي بصفاتك كزمنك نبوة النبي علمي خوايا چەند شتیتیا تۆمار کراوە چەند زانست و علمی تێدا تۆمار کراوە کە بۆ لە مۆدوعەیە جا بۆی ئەبێ هەمومان باوەڕمان وابێت جەل وعەلا ئێمە لە دووەم خاڵە لە قەدەرە باوەڕمان وابێ خوای متعال جل وعلا هەموو شتێکی تۆمار کردو ئەلم تعلم أن الله يعلم ما في السماء والأرض إن ذلك في كتاب علمي هي أوي هلا أرز وأسمعنا أما يشهمي هلا كام كتابة أي لوح المحفوظ إن ذلك على الله يسير يما ولله المثل الأعلى شوار ورقة بدنا وسرمانا وشون جاروية طوينا كان يوتا بيعني شبون وسين وبتمار كده بس أمي كتومار كده لوح المحفوظة هموي إن ذلك على الله شيء ما مسابر رجل كان يسير زور آسانة خالصيهم أويا كبار ما بين لقدر مشي أي خواي تعالى نافذة هر شيء تخواي يسيبه أنجامي تدا فما شاء كان وما لم يشاء لم يكن أو إخوة مشي أو يسيل سربود به أو إخوة نويز نعبه أو إخوة يسيل به همو كون رجلي بك هر أبي أو إخوة يسيل نبي همو كون بري باب به أبي نبي إثر كابرا دين وكون برسي زاني وإساق حال جهنم كوروناتي هرچيتي أو رتي دكا حفتي بيشو لسر دين قصة أكار إساج الروا بس داخل كان بو زبان من خو عافيكا روحي شاد أي هرچي وتي روحي شاد كتر يبدي للزواني حجارم كلمة يزور غلط روحي شاد شيء حتى مردوني باورهم دينني دوايا ويمرهم يزس بيورين ويجي لسرفين باشا ما مسافة يستكان جابويا إن الله يفعل ما يشاء خوا ويسوي شاء ماشي إلى سنة هشتي بوك دبي
إنما أمره إذا أراد شيئا يقول له كن فيكون وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين. إما قال هشتك ما بيو بخوا بيستي منابه مشيئنا إلا ما قال خوا يسيلي به هاشم ما صبر زكان خالي شوارم لباورمون بقدر أوي كموجودة وجوده دبيت غير خوا كسي نبو خلقك لا رب سواه الله خالق كل شيء وهو على كل شيء وكيل نك خلقي ديك أبي باور من وابك وخواي متعال جل وعلا خالق هم مخلوقاتك أنا أليرا أهل السنة والجماعة متفقين إلى هندق إلا خلافا لمن أنكر بعض ذلك من أهل البدع أليرا لما سلي أم أقيدا أقلي كوان وفي بيجهي مبتدع نك أجر توزي الريشي كرت بيادريج وبيجهي مبتدع كحاليا أو إلا مسائل أقيدا كلا إذا أهل السنة والجماعة بي والله هي مبتدع وتي شاوي خواك شاوي من أولي هي مبتدع جائز نية لك درس دانشم قد يبقر وتي دستي خواك ودستي منه يا وتي خواي متعال هیچ پەیوەندی و عملەکان نییە خۆمانین یاوت ئێمە هیچمان بەدەست نییە هەمووی خوای کاپێمان ئەمانە لە هێنداوە لە ڕێگای لە مەسەلەی عەقیدا و پێیانەوترێ فیرەقی ضال باشە مامۆستا خۆشەویست دوای ئەوە پەروەردگار جەل وعەلا دەفەرمێ کە باسی قەدەرمان کرد تێتە سەر باسیەوەی کە ئەندازەگیریمان بۆ دانراوە کەی دەمرین هیچ ئینسانێکی هەتا ڕزقەکەی خۆی تەواو نەکا بمرێ ها غیرەتی مسلمان چەند زیاد دەکا ئەگەر باوەڕی وابێ مسلمان بۆ ترسنۆک بۆ دۆڵە جەنابتان ێژێ بۆی ڕزقەکەم نەوەڕێ یان نەمرم وەڵڵی نامری تا تەواوی نەکەی کە تەواو بوو وەلەو كنت في بروج مشيدة هەر تەواوێ پارەی دنیای بوێ زەعامەتی بوێ هەر تەواوە بێ معنای لێرە مەوزوعەکە مسلمان ئەگەر بە باوەڕەکەی بیرکاتەوە زعامەکان کاتێ پرسیارانە کە دەربارەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام هەرقل باشە ئەم محەممەدە ئەوەی باوەڕی پێتێنە پەشیمانە بێتیان نەخێر قەت پەشیمان نەبێت چۆن لەگەڵاوەتی گیان فیدایەکن هیچ کەسێوانە بۆ بۆی ئەیسە وایە دوو لە ڕووی ئەم گەنجە جوانانە مامۆستا خۆشەویستانە بەداخ زۆریش بەداخەوە بۆ لە دەستی داوە کە ئەرزاقمان ئاجالمان حيات و ژیانمان هەمووی دیاری کراوە بەوانە کۆتایی نایە پیا قسەی حەقا بێژ وڵای بۆیە حەق ناکەم لە بڕۆ برسیان نەبرم بۆ بەم بێ حەقیە ڕزق زیایی کردە تا لە برسیان برێ بۆیە شێخی تەحاوی دەدوای ئەوە دەفەرمێ وەضەرەبە لەهم ئاجالە دەباسی خەڵق وخەلق الخەلق بعلمه ئەو جا تەقدیرەکەی چەندێک دەژین چەندێک دەخۆین چەندێکمان هەیە چەندێکمان نییە ئەو جا مردنەکەی وضرب لهم أي وعين لهم آجال الآجال جمع الأجل أو كاتبوا من دان راوى كيد أمرين وقدر آجال الخلائق بحيث إذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا أما أنا همي بمان ضليك وإنسان بس تەنها بەو شێوازە ئەبێ باوەڕی وابێ بژێت سەرکەوتە دەبێت لە دنیا و لە قیامەت ئەم مەوزوعات تۆزێ زیاترە بێ قسە بکەم لەسەری مەسەلەی مردنەکان و ئاجالەکان و هەروەها ئایا نەزرکردن ئەجەلمان دواخە دوعا بکەین ئەجەل دواخە سەدەقە بکەین ئەجەل دواخە یان نایخە بۆیە 29 دقەیەوە 30 دقەیە قسە دەکەم ئەمە زۆرتر دەکات لێرا دەوەستم ئینشاءڵڵا تەعالا گەرمای عمر باقی بۆ خوا یارمەتیمان بدە دەرزی دوای ئەمە لە مەسەلەی ئاجالە قسە زیاتر دەکەین خوای تەعالا یارمەتی ئێمە ئێوەش بدە خوای متعال جەزاتان بدات و بە زەحمەتتان بیناو هەنگاوتان نەهاتوون هەموو خۆتۆ هەنگاوێکتان چاکەیەک بێ بە ڕەفعی دەرەجات بێ و سڕینەوەی هەڵە و تاوانێکیش بێ یا ڕەبی خوایە شیفای نەخۆشمان بدەی ڕەحم ئەم گەنجە بەڕێزانە و هەموو ئیمانداران بکەی یا ڕەبی خوایە مردەکانمان بە بەهەشت شاد بکەی یا ڕەبی خوایە ڕەحمەت دایک و باوکمان بکەی خوایە لە هەموو خراپەیەک بێشەرعیەک ئەفکارێکی ناڕێک گەنجەکانمان لە کوچان و کوڕان پارێزی ئامین والحەمدولله رب العالمین
صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. وياكم خير، وفقتك يا